سڵای خۆی گەورەتان لەوێ بەڕێزان لەم ڤیددیۆیە باس لە دابەزاندنی فلاتەرەکەین بۆ وینندۆز ئەوەی وینندۆزی کە من بەکارێنم 11ەیە بۆیە ئەگەری هەیە لە هەندێک قۆناغ و هەنگاودا جیاواز بێت لە وینندۆزی کە تۆ بەکارهێنیت ئیتر ئەگەر هەشتا دەیە ئەو کاتە فەرقی هەر ئەبێت لە هەندێک هەنگاودا بەڵام ئینشاءڵڵا ئاسانە بێت دابەزاندنەکەشی هەر زۆر ئاسانە ئەچینە سەر ئەم لینکە docs.flutter.dev/getstarted/install باشە لێرەڵێ ئەو پلاتفۆرمی کە تۆ فلەتەری لەسەر باڵین بەکارێنی چییە؟ من ئێستا حالیان وینندۆز بەکارێنم ڤیددیۆکەشمان بۆ وینندۆزە باش و ئەڵێ ئەو باڵین ئەپلیکیشنی کە تۆ دروستی ئەەکەیت و بەتەمایت لەسەر ئەم وینندۆسە ڕەنی بکەی چییە؟ ئایا وێ بە دەسکتۆپە ئەندرویدە نازانم بەڕاستی جیاوازیان چییە گەرمانە هەڵبژێرم بەڵام تۆ هەر ئەندرویدەکە هەڵبژێرە باشە ئەمە لێرەیە باسیەوەکە کە تۆ چەندێک باڵین ئەم فلاتەری کە ئێستا داونلۆدەکەی لەگەڵ ئەم سیستەمەیە گونجاوە و کۆمپاتبڵە باشە واز لەم هەموو نووسین و شتانە بێنن سەرەتا تۆ چی ئەەکەیت ئەم دوانە داونلۆد ئەەکەی بەڵام لە ئێستاە پێویست ناکە ئەمە داونلۆدکەی ئەگەر ئیشت تەنها بە وێب بێ مەبەستم لە چێ لە قسەیە تۆ فلەتەر بەکارێنی بە بەکارهێنانی دارت باشە ئەپلیکیشن دروستەکەیت ئەم ئەپلیکیشنە ئەتوانی ڕەنی بکەی لەسەر دوو جۆر ئیمیولەیتەری iOS مان هەیە ئیمیولەیتەری ئەندرویدمان هەیە باشە ئەندروید ئیمیولەیتەر کاتێکە مەبەستمان لە ئیمیولەیتەر ئەمەیە ئەمە بۆنەهێنا هێندەقە ئەندروید ستۆدیۆ ئەوت یعنی بە کورتیەکەی ئەندرویدێکە مۆبایلێکە ڕێک لەسەر کۆمپیوتەرەکەت باشە ئەمە کۆمپیوتەرە بەڵام ئەمە ئیمیولەیتەرە ئەمە باشە دوای ئینشاڵڵا پیشانتانێم کە مەبەستم لە چییە بزەبت مەبەستیشم لەمەیە ڤیژوەڵ ئەندروید ستۆدیۆ لە ئەندروید ستۆدیۆیە ئەمە تەوان من خۆم داونلۆدم کردووە تۆ پێویست ناکات لە ئێستا داونلۆدیکەی بەڵام ئەگەر لە داهاتوە پێویستمان بوو ئەو کاتە توانی وڵای ئەوە بزانم داونلۆدم نەکردەوە واز لێبن لە بیرم چوو ببورن بە کورتەکەی مەسمان لەمەیە کاڵین ئیمیولەیتەر ئەمەمان هەیە iOSیشمان هەیە بەس iOS لەسەر وینندۆز ڕەن نابێت لەسەر ماک ڕەنە بێ واز لەوەیان هەربێنن بەتەواوی بۆیە واز لەمە بێن لەم خاڵە لە ئێستاە بەڵام لە داهاتوە گەری هەیە پێویستمان پێ بێت چکە ئیلا تۆ بێ ئەپلیکیشنەکە لەسەر ئیمیولەیتەرێکی ئەندروید ڕەنکەی ئەوەی کە پێویستە پێێتی لە ئێستا گیتە هەڵەن ئەمیان بۆ SDKەکە ئەبێت داونلۆدیکەی داونلۆدیکەی تو داونلۆدیکی باشترە باشە ئەمە داونلۆدکەن سێتا پوشتەکەی هەر نێکسکەن تا فینشە بێت و لە ئەخیرە ئەڵێ خواحافیزە بێ و داونلۆد بوو یعنی شتێکی هەر زۆر بەسیتە هیچ علمێکی تیان نیە ڤیژوەڵ ستۆدیۆ کۆدیش بە هەمان شێوە داونلۆدی بکەن یعنی ئەو سێتاپەکەشی بە هەمان شێوە ئاسانە هەر نێکس نەکەی تا تەواو بێت ئەوەی کە لێرەیە گرنگە لەم ڤیددیۆ باسی بکەم ئەم SDKەیە کە ئەبێت هەتان بێت ئەمە هەرێک کلیکی لەسەرکە و خۆی داونلۆد دەبێت من داونلۆدم کردووە لەسەر شاشەکەم دامناوە ئەمەتە باشە ستێپەکان لێرە ئاڵێن چی بۆی کە ئەم SDKەیە بخەیتە ناو ئەم کۆمپیوتەرەوە ئەڵێ بچۆرە سەر فایل ئەکسپلۆرەر اینجا ئەچینە سەر C ئەچینە سەر users نانۆ ئەو نای کۆمپیوتەرەکەی منە نای کۆمپیوتەرەکەی تۆ بمنە ئەحمەدە محەممەدە هەر کەسێک بێ دوای چتە سەر ئەپ داتا باشە دوای چتە سەر لۆکەڵ لێرەیە فۆلدەرێک دروست ئەەکەی بە ناوی فلەتەر بەدلی خۆ حەزەکەی بە کەپیتەڵ بینیسە بەدلی خۆ هەر نایەکی لێنی لی بنێ بەڵام منێنم فلەتەر تۆش نای بنێ فلەتەر بۆی بزانی کەمە بەس لەوێ لێرەیە SDKەکەی تێەکەم یان نەتوانم پرۆژێکتەکانیشی تێ بکەم بڵێم SDK وە لێرە شاڵێم projects باش SDKەکە چی لێەکەم ئەم فۆلدەرە SDKەکە ئەم فایلی تێەکەم کە داونلۆدم کردومی کەسا لە وێبسایتەکەی پیشانمان موڤیەکەم بۆ ئێرە باشە لێرە ئەم زیپە ئەکستراکت یەکەم ئەوانی کە شتەکانی ناوی ئەڵێم ئەکستراکت ئۆڵ لێرەیە بۆم ئەکستراکتکە هەڵەنە ئەمە زۆری پێچێت چکە دوو چەندێک گیگابایت ئۆڵای نازانم ئەمە پێچێت با ڤیددیۆکە بۆستێنم دووباری کەمەوە
زۆر باشە ئێستا ئەکستراکت بوو زیپەکەمان کە ئەکستراکت بوو ئەم فۆڵدەری بۆ دروست کردین کە هەر SDKێکی لە خۆ گرتووە ئەمە SDKەکەیە باشە ناوی فڵەتەرە واز لەمانە هەمووی بێنە ئەمە هێنی ئەمە کات یەکەی بۆ کوێ بۆ پێشخۆی ئەیخەیتە ئێرە یعنی کوێ ینی SDKەکە فۆڵدەری SDKەکە کە خۆمان دروستمان کردو ئەڵێم پیست باش ئەوە پیستمان کرد ئەم دوانەمان نایەت یا الله ئەمە نەکەین ئەمە دلیت باش ئەوەی کە پێویستمان پێێتی لێرە بینە ئەم بینە چییە؟ یەک دقا با بچینە سەر Visual Studio Code لە Visual Studio Codeدا چیەکەین؟ ئەکستێنشنەکانەکەینەوە Flutter باشە Flutter ئینستۆڵکە کە ئینستۆڵە کرد با بزانم دارتیش لەگەڵ خۆیان ئینستۆڵە بێ بزەبت یەکەم جار تۆ Flutter ئینستۆڵکە دارتیش لەگەڵ یا ئینستۆڵە بێ دایخەرەوە دووبارە بیکەرەوە Visual Code اینجا چیەکەیت لێرە ئەڵی View کۆماند پالێتە چییە نازەم ناوەکەی ئەڵی New Project ئەم New Projectە کە هەڵە بژارت ئەوە تەبعاً لێرەیە من حەزەکەی یەک دقە بە ئەمە ئالێ بکەم Visual Code چکە پێشتر داونلۆدم کردووەمێ هەموو هەنگاوەکانتان بشان بەم New Project تا ئەڵێ SDK تیان نییە باش SDK من داونلۆدم کردووە پێویست ناکات دووبارە داونلۆدیکەمەوە ئەڵێم Locate یعنی بۆم دۆزەرەوە لەکوێ لۆکەیتیکە ئەمە ئێرە ئەمە C ئەمە Users ئەمە ناوی کۆمپیوتەرەکەم نانۆ ئەپداتا ئەحمەدە مەحموودی ترە شوێنە بێت جا ئەپداتا جا لۆکەڵ اینجا فڵاتەر ئەو فۆڵدەری کە خۆمان دروستمان کرد بە ئاماشی ئەو فۆڵدەری کە خۆمان دروستمان کرد SDK اینجا فڵاتەر 1 set flutter SDK folder تا اینجا ئێستا چیەکەی داخیتەوە دووبارە Visual Studio Code ئەکەیتەوە باش پێشەوەی ئەمە بکە یەک خاڵی ترمان ماوە یەک هەنگاوی ترمان ماوە کە هەر زۆر بەسیتاوەش من لەسەر Windows 11 لەسەر کیبۆردەکەت کلیلی Windows و I داگرا کە چیە کاتەوە سێتینگە کاتەوە هەشتا سەر System About Advanced System Settings لێرە environmentەکە ئەێنیت پاسەکە دەبڵ کلیکی لەسەرکە لێرەیە ئەڵێم براوز باشە یینە سەر کوێ یینە سەر SDKەکە ئەمە Users ئەمە نانۆ ئەمە ئەپداتا ئەمە لۆکەڵ ئەوە فڵاتەر اینجا دووبارە SDK اینجا فڵاتەر اینجا بین کوانە بین ئەوەتە ئەم بینا لێرەیە کە هەڵبژارت ئۆکەیەکەیت و تاو بڵێ ئۆکەی 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 تاو هەروانێ ئەمە بۆچی بوو کردمان سریگە من لە CMD بۆ ناڵێم چی ئەڵێم help ئەم هێڵپە چییە پریدیفاینە ینی مایکرۆسۆفت خۆی دیفاینی کردو لە کۆمپیوتەرەکەیە کە نووسیم help ئەم مەجموعەشتم بۆ بێنێ ئێستا کە بنووسم فڵاتەر ئەبێ ئیش بکات بەڵام ئەم ئیش ناکامی من تەکید نیم پێم وابێ ئیشەکات تا ئەوەتە ئەڵێ فڵاتەر فڵاتەر چی فڵاتەر پرۆجێکت چی باشە من ئەڵێم CD دسکتۆپ ئەوە چوومە سەر دسکتۆپەکە لێرە ئەڵێم مقدیر my flutter project ئەمە هەر بۆ تێستێکە بۆی بیکەین باشە ئێوە مانە مەکەن flutter project یەک دەقەوەڵم flutter create project شتێکی بایە flutter create project my proj ئەبزامی کات ئەگە کۆماندەکەم غەڵەت نەنووسیبێ ئێستا پرۆجێکتێک دروستەکە لەناو ئەم فۆڵدەرەیە باشە ئەڵێ flutter create بزەبت کاتەوە پرۆجێکتەی نایە یەک دەقا بە غەڵەت نەکەین دووبارەکەینەوە cd باشە لێرە ئەڵێم چی ئەڵێم flutter create my proj 1 باشە بزەین ئیکات لەمە دڵنیانیم کە ئیکایاننا بەس گریمان ئەلموهیم فڵەتەرەکە ئیشەکات لە ڕێی چی و ئیشی کرد لە ڕێی ئەو ئینڤایرمنتەی کە ئێستا دەستکاریم کرد تۆزە لەمە پێش لە سێتینگی ویندۆسەکەمەوە واز لەمانامی ئێنین تاو کۆتایی پێهاو ئەچینە سەر Visual Code
باشە لە ڤیژوەڵ کۆدا هەموو شتێکمان بۆ بە ئاسانی بۆ خرێتە ڕوو لێرە ئەڵێن ئۆپن فۆلدەر لە دێسکتۆپە یان لەو شوێنی کە بە تەمابووین پرۆجێکتەکانمانی تیادا بنین users nano بەدڵی خۆ حەزەکی لەسەر دێسکتۆپا داینێ من لێرەیە دەیانم ئەڵێم flutter projects new folder نەک new folder لێرەیە هەرڵێم projects select folder ئەو new folderەکەی کردەوەڵە باشە کێشەی نیاڵە تۆی تر بەدڵی خۆ دوای ڕینیمی بکە لێرە ئەڵێن view command palette ئەڵێن flutter new project کلیکی لێگەی ئەڵێ چیتە application تەوێ empty application تەوێ چیتە من ئەڵێم application مێت باشە لێرە ئەوە دووبارە داوای فۆلدەرەکەگا من لێرە ئەماکەم ئەڵێ تێ لەکوێە پرۆجێکتەکە و خەزم بکەی ئەی خەمە ئێرە باشە select a folder to create the project in okay لێرە ناوی پێشەوەی ئینتەرکەی ناوی پرۆجێکتەکان ئەنووسی هاڵە enter name for your new project press enter to confirm or escape to cancel okay ساڵین چێڵین my project 1 ئەمە نابێ بە هیچ شوێ کەپیتاڵ بێ ئاگاتان لەوە بێ باشە نازانم بۆ کەپیتاڵ قوڵ ناکەیت ڕوا دروستیان کردەوە ئینتەر کە ئینتەرە کرد ئەمە یەس ئەوە داروبەردی پرۆجێکتەکەتی بۆ دروست کردی ئەو لێرە شاڵا دروستی کرد تاو کێشەی نییە ئێستا بێ لێرە تیای بە داروبەرد ئەمە پرۆج 1 تاوات ئەو دروستی کردووە ئەمەی ئێرە ئەمە کۆماندەکە بوو کە کردمان ئەمەش کە لێرەیە کردمان بە UI کردمان باشە یعنی هەردوو شێوازەکە هەمان ڕێگە و هەمان ئاوتپوتە بەزەوەی ئینپوتەکەی جیازە ڕێگەکەیان جیازە ڕێگەی دروستکردنی پرۆجێکتەکە جیازە ئەمە کۆماندەکە داخەم و لێرەیە یەکەمین پرۆجێکتمان دروست کردووە کە من لە ڕێی چیەوە ئەی خەمە ڕوو بۆ ئێوە لە ڕێی edge ئیتر تۆ ئەکرێ هینە پێبێ با بڵێن گوگل کرۆمە پێبێ گوگل کرۆم هەڵبژێرە پاشان لێرە بڵێ start debugging main هەڵبژێری اینجا start debugging چکە گەر چمە سەر فایلێکی تر ئەو هینە نامێنێ ئەو باتنە ئەم باتنە با هەبێت و ئەڵێ start debugging کە کلیکی لێەکەی ئێستا بێ مایکرۆسۆفت ئێج بکاتەوە کە ئەمەیە ئیتر گوگل کرۆمە لای تۆ سەفاریە هەر شتێکی ترە ئێستا ئەپلیکیشنەکەمان ڕانەبێت ئینشاڵە بۆ وانەکانی تر ئەگە پێویستمان بە ئیمولیتەر هەبوو باسی ئەندروید ستۆدیۆکەتان بۆ بکەم کە لێرەشە چۆن ئەتوانیت ئەندرویدێک لەسەر کۆمپیوتەرەکەت ڕەنکەیت و مۆبایلەکەتی تیا ڕەنکەی لەسەر ئیمولیتەرە ئەمەش یەکەم ئەپلیکیشنمانە کە لێرەیە بەردەستە و بەم شێوازە توانیمان فڵەتەر داوەزێنین ئینشاڵە لە ڤیدیۆکانی ترە وردە ورداچینە ناو فڵەتەر و دەرسێکی زۆر خۆش و بەچێژە خی گەورە سەلامەتتان کا و سەرکەوتوو و سەرفراستان کا ئینشا ئەڵڵا